سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم لە هەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. زۆر جار دەبینین ڕەفتارێک ئەنجام دەیت و ئەڵێم باوی ئەم ڕەفتارە نەماوە. ئەمان هەوێ کارێک ئەنجام دەین و ئەڵێم باوی ئەم شتەیە یان ئەم کارەیە نەماوە. ئایا هەر شتێک و هەر ڕەفتارێک هاوڵاتیان وتی باوی نەماوە کەواتە شتێکی خراپە؟ ئایا هەر ڕەفتارێک گوتیان ئەمە باویەتی کەواتە دەبێت جێبەجێ بکەین و ئەنجامی بدەین؟ بینەرمان من پەیامی هاوڵاتیان لەسەر باونەمان و باومان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. زۆر جار دەبینین ڕەفتارێک ئەنجام دەیت و ئەڵێم باوی ئەم ڕەفتارە نەماوە. جلی کوردی ئەین بڵێ باوی نەماوە گوناحە بەڕاستی. ئەم جیلە وای کردووە کە هەموو شتەکان بە خراپ ببینن، کاڵێ باوی نەماوە لای ئەو وەکو خراپ ببینن. من بخۆم لە هەشتا هەشت جلچی کوردیم لە بەکرێ هەتا ئێستا پانتۆڕم لەبە نەکردووە. ئێستا من دارانە بەشیری گەورە بوون یەک سار نازانین ساواری بخوا بخوای. خزمەتی کوردایەتی و کەلتوری باو باپیرانمان بکەن، ئەوە ڕێکە، ئەوە باوە. شتێک هاوڵاتیانە خەڵک وتی باوی نەماوە، زۆرجار ڕەفتارێکی زۆر جوان لەنێو کۆمەلگا هەبوو و بە پێی زەمانە وتیان باوی نەماوە. ئایا هەر شتێک باوی نەمێنێ کەواتە شتێکی خراپ بوو بۆیە باوی نەماوە؟ نەخێر بەعکسەوە زۆر شت هەیە مەقسەد لە دێر زەمانەوە بەڕاستی ئێمە باو باپیرانمان وەکو کەلتورێک سیرەکەین خەریکە لە ناوەچی ئەوانە، ئێمە بێت پیاداچوونەوە بکەین بە ڕابردوی خۆمانە. بۆ نمونە ئێستا جلی کوردی ئەین بڵێ باوی نەماوە گوناحە بەڕاستی. حەقە ئێستا ئێمە بە زۆری جلی کوردی لەبەرکەین، مەرج نییە تەنها لە مناسبەکان، ئێستا وای لێ هاتوو بەس ئەبێت لە مناسبەیە لەبەری بکەی، ئەنی بەداخەوە حەقا ئەنی ئێمە کەلتوری خۆمان جلوبەرگی کوردی خۆمان زۆر شتمانەیە، عادات و تەقالیدی خۆمانەیە، ئێمە ئەبێ بزری نەکەین ونیان نەکەین. جاران سەردانیکردنی یەکتر و بەجێهێنانی سیلێ ڕەحم زۆر بوو، بەڵام ئێستا کە بینی هەرڵێ بە تەلەفۆنێکی بۆ بکە و باوی سەردانی یەکتر و چوونە ماڵ یەکتر نەماوە. ئایا ئەم شتەیە لەگەڵی ئایا پێت وایە سەردانیکردن یەکتر باوی نەماوە؟ وەڵڵا نەخێر من لەگەڵی نیم. بۆ نمونە کەسێک پرسەیەکی دەبێ، تۆ ئەگەر بچی بۆ لای لە تەعزیەکەی بەشداری بکەی خەمی ئەڕێوێتەوە. بەڕاستی یان لە جەژنەکانە ئێمە زەرورە سەردانی یەکتری بکەین، سیلێ ڕەحم بەجێبێنین و خزم و کەس و کاری خۆمان بەسەر بکەینەوە. وای لێ نایەت کەس خزمەکانی خۆی نەناسێتەوە. من لەگەڵ ئەوەم ینی ئینسان ئەو سیلێ ڕەحمە بەجێبێنێ یاخود هاتوچۆکان ئەو مناسبە کۆمەڵایەتیەکان لە جەژنەکان لەوانە ینی ئێمە فەرامۆشیان دەکەین. قەت لەگەڵەوە نیم ئەوەی کاڵێ باوی نەماوە عورف و عادەتێکە و کەلیمەیەکە کە خەڵک بەڕاستی عورفی پێوە گرتووە، کاڵێ ئەو شتانە باوی نەماوە. ئەو شتانەی کە باوی نەماوە شەر نییە هەمووی خراپ بن، و لە سا من نەوەتی ئەو شتانەی کەڵێن باوی نەماوە هەمی باشە، بەڵام ئەم سەردەمە وای کردو ئەم جیلە حورمەتم هەیە بۆ کۆمەڵەیەک جیل و ئەم جیلە وای کردووە کە هەموو شتەکان بە خراپ ببینن، کاڵێ باوی نەماوە لای ئەو وەکو خراپ ببینرێ، بەڵام وان نییە. کۆمەڵە شتی عورف و عادەت هەیە هەمویان باشن، بەڵام ئێمە وا ئەم گەنجانە وا عورف و عادەتیان کردووە هەموو شتێکەڵێن باوی نەما، کە باوی نەما مانای ئەوە نییە خراپ بێ، هەموو شتەکانیش باشن و بە تایبەتی سەردانی خزم کە سوکار ئێستا ئێمە لە شارە زور و کۆمەڵە شوێنە هاتوین سەردانی کۆمەڵی خزمەکەین، بەڵام لەوە کا من بە کوڕەکەم بڵێم بە ئەچم بۆ سەردانی کۆمەڵی خزم ئەڵێ باویەوە نەماوە، وان نییە. ئەمە شتێکی کۆمەڵایەتیە و کۆمەڵی خزممان لێرن و سەردانەکەین و ئەوانیش دێن بۆ لای ئێمە. زۆر جارە بینین گەرباسی خواردن بکەین، خۆ ئێمە وەکو کورد کۆمەڵی خواردنی تایبەت بە خۆمان هەیە، زۆر جار خواردنێکی کوردەواری لەوانەیە دایە حاجەکانمان پیرەکانمان لێنێن بڵێن باوی ئەو خواردنە نەماوە. ئایا پێت وایە سوودی ئەو خواردنانەی کە بە قسەی ئەوان بێ باوی نەماوە زیاترە
یان سوودی و خواردنانە ئێستاکە ئاخر ئەزانین چۆن ئەگەر لە ڕووی ئافرەتەوە بیگری ئەوە ئەو شتانی کە سەردەمیانە لێنراوە کاتی پێشووتر لێنراوە ئەرکی زیاتریە بێ بۆیە ئێستا لە باوی ئەوە نەماوە ئەنیا خواردنی جاران خۆشتر بووە لە خواردنی ئێستا خەڵک وای لاتەوە لە شتێکی حازر بخۆتەوە بەڵام ئەوە ئەم هەر ئەیگەڕێنەوە بۆ جیلی سەردەمی بڵێن ئەم سەردەمە تازە چونکە ئەوانەی کە دایکی ئێمە داپیرەی ئێمە ئەیان کرد ئێستا ئەوان پێیان ناکرێ بۆ یا لێ باوی نەماوە ئەوە لەگەڵەوە نیم ئەو خواردنە خۆشانەی کە کاتی خۆی هەبووە ئێستش بۆ نمونە متابعی جەنابێت بڕۆ شوێنەکان متابعە بکە ئەو شوێنانەی کە دەگەڕێنەوە بۆ کوردەواری قەرەباڵغترە لەوەی کە خواردنی سەردەمیانەی تیادا پێ دوای هەر شتێک خەڵک گوتی باوی نەماوە کەواتە شتێکی خراپە ناخێرا شتانە نییە ئەستانەوانی باوی نماوە باسر لەوانی ئێستا و لە سەردەمەی خاستان جلوبەرجی کوردی چەند لە بەرکە جلوبەرگە جوان و ڕێکوپێکەوەم کەس پێی یعنی جلەکی جوانت دا و دەسوورێکی کۆنە و یعنی زۆر ڕێکوپێکە خەرچی ئەوە دەکە ڕێک دەکە و ڕێک پۆزێک نەگوۆکی ئەو پانتۆڕ و شتانی خاستنی جلوبەرجی ئافرەتان هەر حیسابکە لەو گۆڕی جسمی هەموو خۆی عرض کردێ لەوە بازار و تەواو ئێستا جلە کوردیەکانی ئێستا کە بەراورد لەگەڵ جلی کوردی کۆنی ئافرەتان زۆری جیاوازە بەڵکو باوی ئەو جلەنیەکە ئێستا لە بەرێکن مەبەستەوە بگەێنیت بەڵێ ئەریوەڵە هەروایە چکە لەبەرەوە جلی پێشانەکە کراس بوو کەوێ بوو چارۆک بوو چەفیان لە سەر دەکرد دوو چەفێ لە سەرێک لە بای چەفێک ئێستا وەکو یەک چەفێ تەنگ و تۆقەی گەور لە پشتی سەری هەر دەری لۆ معرەزی هاتە بازار خۆی بە خەرک پیشاندا عەرزی خۆی بکە ئەگەر نا ئەو هەر ئەسڵەن جل نییە هەر سوکایەتی بکردنە بە قەومەکەوەی گوتێنی لە ژیانت تووشی ئەو وشەیە بوویتەوە ویستوتە شتێک ئەنجام دەوتیان باوی ئەو شتەیە نەماوە وەڵای کەم یعنی وا نەبووە شتێکی بێتە پێشم برێم نا یان خواردنی کوردەواری پێشتر ئەمە وەکو کورد کۆمەڵی خواردنی تایبەت بە خۆمان هەیە ئێستا کە کاتێ ئەبینی لە ماڵەکان لێندرێ ئەڵێ باوی و خواردنە نەماوە تۆ پێت وایە خواردنەکانی کۆن ئیسیفادەیان زیاتر بوویان خواردنەکانی ئێستاکە کوریا خواردنەکانی کۆن زۆر خۆشتر و چاکترم لە ئێستا کە هەر هەمووی بەهاراتەوە ڕوونە بەس هەمووی تووشی زەخت و سوکەری بوونیە لەمارە بخۆ بوون و تەواو ئەوانەی کۆن یەک لە یەک چاکتر و خۆشتر و بەقوەتر بخوا ئەستەن ساوار ئێستا مندارانە بەشیری گەورە بوون یەک سار نازانی ساواری بخوا بخوای یان کفتە هەر پێیان برێ کفتەی بخۆ ساواری خۆدرەوە ناخورێ بەس برنج و برنج یعنی پێت وایە کۆمەڵی شتی زۆر باشن و هاوڵاتیان لەنە باویان نەماوەیان خەڵک دەڵێ باوی نەماوە لە ئەسڵا زۆر باشن بەڵێ فعلەن زۆر باش بەرکو هەر یعنی لۆ تەندروستی زۆر چاکترە لەوەی وەچی ئەو بەر یعنی لەفەی سەجادە و یانکوونێ فەلافل کاوە هەر خواردنی مەنەبوون پێشاگە هێرکە و ڕوند بخوارد بەیان شتێکی خۆشوە لە کوردەواری ئەگەر ناکە و لە فەوشتانە هەر نەبوو لە بازار ئامۆژگاری چێ بۆ کەسانی کە زۆرجە تووشی ئەو شێ دێنەوە دەڵێن ئەو شتە باوی نەماوە یەکسەر تەرچیەکەن چی بۆ کەسانە ئاڵی پێویستە گەر تووشە و شەیە بووینەوە یەکە گوتی ئەم شتە باوی نەماوە ئێمە چی بکەین وڵی بتوانین ڕاستی کەینەوە ئەگەر شتەکە جێگر بوو ئۆتاو ئەمەش بابینە یارمەتی دەری بەزەکە غەڵەت بوو با ڕاستیکەن و با پێ برین کاکە ئەو غەڵەتە ئەو شانە بالعکس باوی ماوە بەس لەکنە تووش ئارەزایی نییە یانەکوونێ تێی نەگەیشت لەو شتەی چەند ئیسفادەی هەیە لۆت و هەتاوەکوونێ بەکاری بینیان هەتا دووبارەی بکەوە هەر هەموو شتێکی پێشینیان جیا لە سەپنجی خۆی پێشین دەبیتەوە ئەمەش هەر وەکی کوردین هەر بە کورداویتی خۆمان دەستیە پێش ئەو پانتۆڕە هەر یەک لەوان هیچ سمەکی کوردی زۆر جوانتە یعنی ئەو قسانی پێشان ئێستا زۆر فەرقی هەیە ئێستا کەلیمان نیوەی بوویتە عەرەبی و ئینگلیزی هەر بە کوردیەکەمەوە لە بیر چیتەوە بەخوای کەلیماتی کوردی بە دەرەجە زۆر جار دەبینین ڕەفتارێک ئەنجام دەیت و ئەڵێم باوی ئەم ڕەفتارە نەماوە جلی کوردی یعنی بڵێ باوی نەماوە گوناحە بەڕاستی و ئەم جیلە وای کردووە کە هەموو شتەکان بە خراپ ببینن کاڵێ باوی نەماوە لای ئەو وەکو خراپ ببینێت ئێستا من بخۆم لە 1970 جلچی کوردیم لە بەکردی هەتا ئێستا پانتۆڕم لەبە نەکردووە ئێستا مندارانە بەشیری گەورە بوون یەک سار نازانی ساواری بخوا بخوای خزمەتی کوردایەتی و کەلتوری باو باپیرانمان بکەن ئەوە ڕێکە ئەوە باوە زۆر دەبینین ئێوەی گەنج و تەنانەت پیرەکانیش تووشێ و حاڵەتە دەبنەوە
دانەوێت کارێک ئەنجامدەن یان ڕەفتارێک بکەن ئەڵێن باوی ئەم ڕەفتارە نەماوە یان باوی ئەم قسە نەماوە یان باوی ئەم خواردن و جلوبەرگە نەماوە. ئایا هەر شتێک باوی نەمێنێت کەواتە شتێکی خراپە؟ نەخێوانیە گەر تەماشای بەشێک لە کۆمپانیاکەکردن ئێستا یاخود تەماشای کۆمپانیاکایی بکەن بدەگەڕێنەوە سەر کلاسیکەیانی شێوازی ئۆتۆمبیل یان مۆبایل شتە کۆنەکان دروست دەکەنەوە و پێشەمانێ بەوێنە حەزە پێویستی بە حاجاتی خۆت ئێستا پێویست بە چییە؟ نۆنەگە من و منە بە مزگەوت دێنیەوە ئەگە عقلی تەدامەوە کە بڵێ مزگەوت باوی نەماوە چونە مزگەوت باوینەوە ئەسڵ سوپاسی خۆی گەورە دێت کە ئێستاکە ڕووکردنە گەنجان لەوە مزگەوت زۆر زیاتر بە ساڵانی پێشتر پێم وانە هیچ شک باوینەوە بێ ڕەنگە ئێستات و لۆم لەگەر دەبین لە مۆبایل گۆڕانکاری بە زۆر شێوازی مۆبایل داهاتیە بەشک لەوەی ئێستاکە ئیشی بە مۆبایلەکەی نەما یان خود شتی وێژنی تازە هاتیە ئەو شێوازە پێشتر ئیش ناکاتەوە پێم وانە ئەوە بکە بڵێ باوینەمەوە هەندێکش ڕاستە باوی نەماوە بەسەر چوە یعنی ئێستا پێویستیات بەو شتەی نەما کە ئێستاکە ڕەنگە توی بەکاری بینی. باشە ئێمە زۆر جارەمانەوێت سەردانی خزم و کەس بکەین سەردانی کەسێ بکەین زۆر جا و شێمان ژێ لێ بێڵێ کاکە کەی سەردانی خزم و کەس باوی ماوە تەلەفۆنێکی بەوکەو لە حاڵی بپرسیان هەر بە تۆڕە کۆمەڵایەتەکان نەتوانێت سەوت و سوورەش بیبینێت ئەڵێ باوی سەردانیکردن و دانیشتن لە ماڵێک و چەند کاژمێرێک نەماوە تۆچی تێ بۆ کەسانی ئاواڵێ پێچەوانەوە لە دوای هاتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەنگە جیهان بە هەمووی بچووک بوویتەوە ینی لە یەک مۆبایلێک بچووک بوویتەوە بەڵام بەداخەوە سیلی ڕەحم و سۆز و پەیوەندی علاقاتی کۆمەڵایەتەکان زۆر لاواز بوو ئێمە بەداخەوە ئێستاکە ئەم نۆتولای یەک نینە بە فەیسبوک یان بە قسە لەگەڵێکتر دەکەین کە دەکەین لەگەڵ یەکیشین قسە لە کەسێکی تر دەکەین لە هەما کاتە کەم نۆتولای یەک قسە لەگەڵتر دەکەوێت بەڕاستی بەداخەوە ینی پێویستە پێداچنەوە بۆ شتانە بگەیتن زارشکە ینی پێم وانە زۆر ناگونجاوە. تۆکو خۆت نێوان چۆنە لەگەڵ خواردنە کوردەواریەکان؟ بەخوای تا حدێک باشە خراپ نییە ینی بەس زۆرژم حەز لێی نییە ینی ئێستا خواردنی دۆڵمەم حەز لێ هەیە ئەوان دیکە زۆر کفتە و دۆڵمە و هەیە کفتە داکەمە تایبەت لێم دروست دەکەم جارێ زۆر باشە جێمان لێ بێڵێ ئەم خواردنە باوی نەماوە ئەم خواردنە هی پیرەکانە هی حاجەکانە ئایا شتێکی وە هەیە خواردن تایبەت بێ بە جیلێکی پێشتر ئایا ئەگەر بێت و ئاوا بەردەوام بێ ئەو جیلەیەش کۆتایی پێدەکەواتە خواردنی کوردەواری ئەو خواردنی کە تایبەتە بە ئێمەش کۆتایی پێدێت تۆ لەگەڵەوەی کە دەڵێ خواردن باوی نەماوە پێماوە پێچوانەوە کاتەکەمە خواردنە سروشتەکانی پێشترێمان دەخوارد نەخۆشیمان کەمتر بێستە لە ئەو خواردنە ئێستا کامی فاسفودی خێرایە وان چەوری زۆر تێدایە دەبینی ئێستا ڕۆستە مۆژەشی خستەخانەکان بکەوە کە نەخۆش کە تێ لێوێن دەرێ پێما بە پێچوانە یانی ئێستا کە هەر نا هیچ کۆمپانیایکی برنجێن نیە بەڵام کە تەماشا دەکەی شەوانە ڤیدیۆ دەکەیتەوە کە برنجەکان هەمووی تێک سووە ئێستا مەخ بێترسێن لە برنج خواردن بەڕاستیەکەی خواردنی پێشترێ باشتر بوو لە ئێستا بەدایمی تەماشای ئەوان کێش کە جستیان لە ئێمە زۆر باشتر بوو یانی لەوەی کە ئێستاکە. خۆش بێ خۆشەویستانم ئەوەی گوێتان لێ بوو پەیامی هاوڵاتیان بوو کە بەشێکی زۆری پێیان وایە هەر شتێک گوتیان باوی نەماوە مانایەوە نیە کە شتێکی خراپ بوو بێ بۆیە باوی نەمابێ زۆر جار ئەوە خۆمانی وا لە خۆمانەکەین ئەڵێم شتە باوی نەماوە بەڵام لە کاتێکا شتێکی زۆر باش و نێگەتیفە. خۆشەویستانم بینەرمان من پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە زۆر جار دەبینین کارێک ئەنجام دەی ڕەفتارێک ئەنجام دەدەی خەڵک دەڵێ باوی نەماوە جاسی لێ ڕەحم بێ لە بەرکردنی جلک بێ کۆمەڵی شتی دیکە ینی خەڵک دەڵێ باوی ئەم شتە نەماوە ئایا شتێک خەڵوتی باوی نەماوە کەواتە دەبێ ئێمە تەرچیکەین ناکاکە ئەو باوە هەر لە خۆ قسێ وەریان گرتیە و هەر ئەوها دەرێ باوی نماوە وەکو دۆمینێ دەرێ دوشەش تۆپی نا ئەو باوی نماوە تۆپیە باوی مایە هەموو شتێک لە پێشکەوتندایە ئەو حەقلی پێشان ئەو پەندی پێشینان ئەو پەندی پێشینان ئێستاوا بەکاردێ ئێستا بەکارد ئێستا پێشتر ڕێز هەبوو ڕێزگرتن هەبوو گەورە گچکە هەبوو ئێستاگە ئازای شەقەی لە گەنجە چێدێ لە دوور دەوت دەداتەوە بەخوای دەچێ ناو کۆستەری چەند گەنجدانیشتە مۆبایلی پێ هەر خۆ ئازانێت و بەردی داریە لە جێ خۆی ناجولێتەوە برێت ئەو 65 سارە بەعمر ئەوە مامەمە جێیکەم دێگەی واتە سەردەمیەوە ڕێزگرتن زۆر چاک زۆر شتیوانە بوو یعنی چێ دەیتوانی غەڵەتێکی بکە گەنجێک دەیتوانی غەڵەتێکی بکە ینی کوڕی من غەڵەتی کردا باە هەر خەڵکی گوندی بەس خەڵکی گوندی لێ بدا بایم دەم بۆ دەست خۆشم ئێستا غەڵەت ئێستا ئەوە نمایە ئەوانە باویان نمایە ئێستا ئەوانیان کردە باوی نمایە نا ئێستا شتی پرۆپوچە هینایتە ناو ئەوەی ئەو کۆمەلگایە
دێگەی جلی کوردی کو باوی نمایە تخوا عیب نییە باشە تو لە تەماشای ئەو عگال لە سەرانە ناکەی لە سعودی لە قەتەر لە ئیمارات لە ئوردن عگالی لە سەریە دێ لە تەلەڤیزیۆنی قسەی دەکاتن پێشێشکارە وەزیرە ڕێزۆرایە عگالی لە سەری مەکراوە زمدانی سەری کە قەژمەرت پێکرد توغاوشتی هەبوو بووە بووە تووشی و مووقیفات شتێکت کردوتیان باوی نەماوە بەێ بەێ من ئەوە کوشوارم لەبارە کراوە زەمەدانی چوویمە ڕێزم لە بۆ ئەنداز زیار گوتیانەوە سایقەوە لێرە ڕاوەستایە هێنی ئەمن معنام نییە کتە سایق ئەمن بەڕێوبەری ژمێریاری پێشکەوتوو بووم لە وەزارەتی ئاوادانکردنەوە لە بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبان کاکە تو بران ئاستە ماری برایی بە قسەی ژنەکەیەکە دەرێت هێڵە هێڵە بابڕۆی دەڵێ بە تەلەفۆنێک چاکوچۆنی لەگەڵ بکە و باوی سەردانی نەماوە دەرێت دونی موبایلی قسەم لەگە نەکرد تێرم قسە لەگە کرد تێری قسەی چی تۆرە لەگەریدان شەیە یەکتری ماچکان لە ماری تو چایەکی بخوا قاوەشی بخوا یاخود داوەتی کە ئەو بێنانەی خۆی ئاتوبسی نانەشی بخۆی لە معاناتی یەکتری دەزان نهێنێ یان دەزانێت ئەوە چ ناخۆشێکی بەڵکو یارمەتی بدەیت ئستا تێکیاندا تێک تێکیاندا ینی پێت وایە هەر شتێک وتیان باوی نەماوە مەرز نییە شتەیە شتێکی خراپ بێ بۆیە باوی نەمابێ شتی خراپ بینیە ئێرە ئێستا شتی خراپ سام باشە ئەوە کوتشوارەکەی فرەدەم فانێشی علاگە و شەروارش لە بێکم ئەوە باوی نییە ئەوە باوی ئەدی بەس ئەوە کو باوی نییە ئەوە ڕێک پێک جوان بەرگەچ جوان حتا جلی ئافرەتانیان تێکدایە وەڵای شەرم بخۆی تەمەشای ئافرەتی کەم کە جلی لەبەرە ڕێزم لە بۆ هەمووی گەورە گچێک گەورە گچکە یعنی ئەو قسەیە تەرکەن بێنەوە سەر ڕێگای ڕاست نەسرە ناو کەند و کۆسپ و خۆرت و لا ڕێدا بڕۆن بێنەوە سەر ڕاست کوردایەتی یعنی خزمەتی کوردایەتی و کەلتوری باو باپیرانمان بکەن ئەوە ڕێکە ئەوە باوە ئەوە باوە وەڵا باوی نما ئەوە دەچی لاش سەری دێلتەوە لاشی نایلتەوە ئەوڵاو عەفرم لێدایەوە ئەوە چیە ئەوانە چێ ئەوە باون توخوا نێوانت چۆنە لەگەڵ خواردنە کوردەواریەکان وڵا زۆر باشە ئەدی چی بۆ کەسانەڵی ئەڵی خواردنی کوردەواریش باوی نەماوە ئەستا خواردی کوردەواری تەندروست بوو یعنی نەتووشی زەختی دەبووی نەتووشی شەکەرەی دەبووی تووشی یعنی ئەو نەخۆشانە نەدەبووی ئەدی ئێستا ئەوە هەبوو کەشکەکە بوو دۆغەوا هەبوو کفتە بە پیازیان داشتە نایە ئێستا کفتە ئەوەندە خۆش بوو ئەوەندە خۆش بوو شتی واقەت نەبوو دۆرمە هەر گۆشتی تێدا نەبوو دایان پێچاوە کە لە خۆش بوو شتی پێشترێ هەمووی پاک و خاوێن بوو وەڵا ئێستا لەو فترەی وا دەزانم ئەکسپایر چکەنی ئەکسپایر هەبوو لە دەشتێ شتانە نە سارە سار دەتخوارد ئەکسپایریچ نان ئەو نانێ دەیخۆن لە دەشتێ نانی سازی سێری پێ دەرێن یەکێک باتە مارێت و لە دەرچی عوشەی نان باتە دەرێ بۆنی داهاتەوێن دەرێ وەڵڵا ئێستاکە هەمووی سۆدەیە نازم چییە و ئی دوو ڕۆژانە ئیفرنی هەمووی تێک لێک چێ هیوامان وایە ئەو کەسانەی کە تووشی ئەم قسە دێنەوەڵێن ئەم شتە باوی نەماوە خۆڕاگر بن و بەردەوام بن لەسەر ئەم شتانە ئەوانە شتی زۆر زۆر چاکەکەم شتی ڕاستی وەگرن خۆشترە شتی ڕاست ئی خوار وەرنەگرن بەڕاستی بەرەو پێش دەڕۆی بە خواری دەکەویە پاش سفری پشتوارزەی پێدرێن ئەو های لێدێ زۆر جار دەبینین گوێمان لەوە بێ ئەمانەوەی ڕفتارێک ئەنجام دەیان کارێک ئەنجام دێن دەڵێن باوی ئەو کارە یان ئەم ڕفتارە نەماوە ئایا هەر شتێک خەڵک گوتی باوی نەماوە کەواتە شتێکی خراپە شتێکی خراپ هەموو کوردین هەر شتی ڕسەنی خۆمان هەر باوی هەر دەمینێ ینی زۆر جار دەبینین دەڵێن جلی کوردی لەبەر مەکەن ینی جلی کوردی باوی نەماوە ئایا پێ دوای جلی کوردی باوی نەماوە باوی هەر دەمینێەوە تا کوردمەوە هەر دەمینێ بە خواردنی کوردەواری بینی لەگەڵی چۆنە خواردنی کوردەواری خۆشترە لەوەی ئیستا ئەو خواردنی ئیستا هەمووی عملی ئیستا زیاد برنجی خۆمانە هەر برنجی خۆمانە ئەوەی لە گوندی دەکرێت وەکو برنجی معمەل نییە یەکەم چشتەوە تەماتە هەر فێقی هەر چشتی وارە هەموو شتانێک کە ئی خۆمانە ئەسترادی خۆمانە زۆر زۆر باشترە لەوەی دیکە طبعاً ئیستا شفتی خۆمەمە شفتی ڕەمەزانێمە کڕی ئی دەرەوە بوو زۆر گران بوو ئیستا شفتی خۆمانە زۆر بە تام و خۆشە بە زۆر ئەرزانە 3,000 دەکڕی زۆر جارانی دەڵێن باوی زراعەت و نەماوە باوی شینایی نەماوە
ئەمشە زۆر خراپە ئێمە هەزارەکە بە خۆمان دەکەوێتەوە وانە بالفعل ئێستا هەر بە بەڵگە خاستن ئیستەکە ئەو شوێنی ئیستەواتەیدانە یعنی خاستن شفتی و تۆماتەی خۆمانە هەمووی کێتە سەرێک فەڵع زۆری زۆر زەر تەنانەت لە ڕووی نرخەوەژانی ئێستاکە لە بۆ خەڵکی ئەرزانترە ینی باشترە و ئی خۆمانە سعیتریشە خاستن شتی خۆمانە زۆر سعیە نەبری بە دەرمان و بە شتی وارە چایکەی یعنی قدرەتی خۆیان لە شی نەبی و ینی مجەمیدە و سەلاجە و ئەو هەمومانەوەی بەکارنایێنێ بۆی زۆر هۆکارەکەی وێ زۆر باشترە لەوەی دیکە ئێستا هەر خوارد نەگەین لە دەرەوە بێت چەند لە نێو مجەمیدە و سەلاجەکان هەر ئەو کسپایریش بیانەوانێ بەس قاقەزەکەی بگۆڕن دەرنەوە بەسەوە نەچوە و یعنی وەکو بنێ عیدە شەرعیە زۆر جار دەبینین ڕفتارێک ئەنجامەدەیت و ئەڵێم باوی ئەم ڕفتارە نەماوە جلی کوردی یعنی بڵێ باوی نەماوە گوناحە بەڕاستی ئەم جیلە وای کردووە کە هەموو شتەکان بە خراپ ببینن کاڵێ باوی نەماوە لای ئەو وەکو خراپ ببینێت ئێستا من بخۆم لە هەشتا زرچی کوردیم لە بەکردی هەتا ئێستا پانتۆڕم لەبە نەکردووە ئێستا من دارانە بەشیری گەورە بوون یەک سار نازانی ساواری بخوا بخوای خزمەتی کوردایەتی و کەلتوری باو باپیرانمان بکەن ئەوە ڕێکە ئەوە باوە باوی ماوە لەکن هەموو کەس ماوە بەس هەندێک نە لە هەندێک کەسان احتیمارە بەس جێژنە لۆ جێژنەیبی ناخزم هاتسوویەک دی دەکات جێژنە لۆ جێژنەیە ئەوەش هەیە ئەوە باشە زۆر خراپە ئێستا من بخۆم لە هەشتا زرچی کوردیم لە بەکردی هەتا ئێستا پانتۆڕم لەبە نەکردووە بەخوای چیمە مووسریش پانتۆڕم لەبە نەکردووە قەت تووشەوەی نهاتی گەنجێک یان کەسێک پێوتوی کاکەکەی باوی جلی کوردی ماوە چاکەت و پانتۆڕێ لەبەر کە جوانترەوانە با زۆر کەسەیە پێم دەری لۆ زرچی کوردی فڕەنادەی پانتۆڕی لێ بەکەی دەرم ئەمە زرچی کوردی خۆم بە هەموو دنیا نادەم پێویستە چۆن جوابی ئەو کەسانە بدەینەوە کە دەڵێن باویم شتە نەماوە کە لە کاتێکا شتێکی زۆر جوانە ینی جلی کوردەواری جلێکی تا بڵێ ڕەسەنی کوردەواریە ینی ناکرێ شتی ڕەسەنی خۆمان تەکەین وڵی جوابدانەوە کەسیە من عزم لێ بەردەوام دەبەرکەم هەموو کەس دەبەرکە جوابدانەوەکەی من ئەوەیە ئیشاڵە هەموو کەس نەک هەلو نەورۆزەکان دەبکەن لە بۆ جێژنەکان دەبکەن حەزم لێ بەردەوام زرچی کوردی رابی ئێستا منێک لە باری خۆمە تا ئێستا من زرچی کوردیم لە بەکردی لەبەرم نەکردەوە ئازەکەی ئەو زیرانە هەموو شارەزای منەوە 22 ساڵ هەلێرە ماتە ئەزرچی کوردیم لە بەرات قەت پانتۆڕژە بە ناکەم بینت چۆنە لەگەڵ خواردنە کوردەواریەکان وڵی زۆر ئەز دەکەفتە دەکەم ئەدی هەیە بۆ کەسانەی کە دەڵێ باوی خواردنی کوردەواری نەماوەی دی دەبێ و خواردنە فاسفوت وانە بەکاربێنی غەرەتە من پێم غەرەتە کامی ئیسفادەی زیاترە خواردی کوردەواریەکان دۆنیەیە ماشە گەرمە کوتایە نیسکە ئەوانە باشن کفتەیە ئەوانە زۆر باشن بەس ئەتونە هەموو شتێک بە پێویستی خۆت بخۆی نەگەتوە تایارە خواردنە تایارە بێت تووشی نەخۆشی بکە ئەتۆ لێرە ئەوزەم کۆمەڵە شتی کوردەواری داناوە کۆمەڵە شتی دەستکردی خۆمانن بۆ ئەو شتانە پێ دوایە سوودی زیاترە یان ئەنێک بۆ نمون ئەمەیان چییە؟ جای گرێخە یانی ئەوان هەمووی دەرمانی کوردەواری خۆمانن ئەوانە ئیسفادیان زیاتریان ئەو دەرمانە تو بۆیانەی خۆمان ئەگە بزانن دروستکەن هیچ فەرخنەچوان نییە ئەوانت کەش حیبیان نییە بەس بەخۆی جیاکانی خۆمان زۆر باشترن ئەگەن دکتۆری چاکەبی جیاکانی خۆمان زۆر دەوری زیاترە لەوارکان دیکە بەس ئەو کات هەموو کۆمپانیایە ئەوانش حیبیان نییە تووشی هاتیتەوە کە گوتویان باویە و کەی باویە و دار و ئەو جای شتانە ماوە بەخوا هەیەوە دەرێ بەس هەموو کەس شنە زۆر کەسێ سیقەی هەیە هیچکەشی نییە هیچ مامۆسابینی زۆر جار دەمانەوێت کارێک ئەنجام دەین یان ڕفتارێک ئەنجام دەین ئەڵێن باوی ئەم شتە نەماوە جا سەردانیکردنی یەکتر بێ یان خواردن ئایا هەر شتێک هاوڵاتیان خەڵک گوتی باوی نەماوە کەواتە شتێکی خراپە بۆیە باوی نەماوە یان ئێمە عادەتمان وایە شتە باشەکان زۆر جار تەرەگەکەین و قسەیان پێڵێ بسم الله الرحمن الرحیم دیارە پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم لە کەناڵی پەیام بەڕاستی هەڵساون بە ئەرکێکی زۆر جوان لە ناو شارە بتوانن قسە لەسەر کۆمەڵە بابەتێ بکەن بەداخەوە ئێستا لە لایەنی خەڵکانێکەوە
ئەیانتەوێ ئەو عورف و عادەتە جوانە و تەقلیدە جوانەی کە کوردەواری خۆمانە و شەرع پەسەندێکە نەیتێڵن بە ناو نووترەی زۆر شتی جیاواز. مەسەن بۆ نمونەی شێلەوەی سەردانیکردنی کە سوکار سیرە ڕەحەم دیارە ئەوە شەرعی ئیسلام بایخێکی یەکجاری پێداوە و کوردەواری خۆمانیش دائیمەن ئەو سیفەتە جوانی دائیمەن زندوو کردووەتەوە بەڵام ئیستا بەداخەوە سیرەکەی مەسان خەڵکانێک گیانەوێت بە تەلەفۆنێک کۆتایی پێبێنن یا بڵێن چی پێویستە گایسە تۆ سەردانی فڵان کەسکەی لە شارێترەوە و مەسروفێکی و هەنێ قسەی زەرد و سوورت بۆ هێنەوە بیرخەدار بۆ ئەوەی تەنها و تەنها ئەو ڕەوشتە جوانە ئەو ئەخلاقە جوانە لە ناو کوردەواری خۆمانە نێڵین بەڕاستی ئەمە جێی داخە یا مەسەلەن جلی کوردی بەداخەوە تۆ تەماشای وڵاتانی عەرەبی بکە لە ڕئیسەوە هەتا ئاخریان کارمەندەکانیان مۆزەفیان بە دزداشەیەکەوە دەوامی خۆیانەکەن بە عەگاڵێکەوە شانازی پیاوەکەن بەڵام ئێمە بەداخەوە جلی کوردی وای لێ هاتووە بۆتە دیاردەیەکی عەیب تقریبا ساڵانە سەیرەکەی ئەبینی ئەمە ڕۆژی یادی جلی کوردیە کە جلی کوردی جوانترین جلە جوانترین پۆشاکە و شەرعیترین جل ئەتوانم بڵێم لەسەر ئەو ڕووی زەمینە کۆمەڵێ بابەتی تریش هەیە بەو شێوازانە کە ئێستاکەیان نێتێڵن خۆت نێوان چۆنە لەگەڵ خواردنە کوردەواریەکان کە ئێستاوانیش تووشێ و هێرشی باونەمانە بۆنەوە ینی خواردنە کوردەوارەکانڵێن باوی نەماوە ئایا پێ دوایە سوودیم خواردنە کوردەواریانە زیاتر بیان و خواردنانەی ئێستاکە ئەمجا ئەو خواردنە کوردەواریانەی کە نەک ئێستاکە ئێمە وەکو کورد یا وەکو کەسانێکی ئەلحەمدولیلا مسلمانان بایەخمان هەر پێداوە بە هەموو ئەو نەکەرتە ناخواردن بە هەموو ئەو نرێتە کوردی جوانانەی کە تا ئێستاکە هەر بە زیندوەتی ڕامانگردەوە یەکێ لەوەی کە جەنابەت ئێستا باست کرد خواردنی کوردەواری کوردەواری خواردنیشی ئەو پڕی سروشتیە ئێستاکە ئەبینی ئەو کەسانەی کە تانیان لە خواردنی کوردەواریەدا ئێستاکە بە مەجبوریەتەوە ملکەج بوونە کۆمەڵێن نەخۆشییان لێ پەیابوونە دێنەوە وڵاکە کە خواردنی سروشتی بخۆین پێیان عیبە بڵێن با بگەڕێنەوە سەر خواردنی کوردەواری ئێستاڵێن وڵا بێ خواردنێکی سروشتی بخۆین ئەو خواردنە سروشتیانەی ئەوان نایەبن هەمووی ئەو خواردنە کوردەواریانە کە چەند ساڵە باو باپیری ئێمە بە ئەی خوارد و بایەخمان پێیاوە واتە مامۆستا ئامۆژگاری بۆ کەسانە چییە کە زۆرجە تووشی ئەم هێرشا بێنەوە ئەڵێن ئانەوێت کارێک ئەنجام دەن جلێکی کوردی وەکو خۆ باسی کرد بیپۆشم ئەڵێن باوی نەماوە پێویستە و کەسانە چۆن هەڵسو کەوت و معاملە لەگەڵە موشەیە بکەن کاتێک تووشانێت ئەبێت ئەمن داوام لە هەموو تاشیشی کووردە بە هیچ شێوەیەک گوێ بۆ ئەو کەسانە نەگرن بەڕاستی بە حقیقەت ئەوە دەستێکی خەبیسە لە ناو شار و وڵاتی خۆمان زنوو بووەتەوە ئەیانەوێ ئەو دابوو ئەخلاق و نەرێتە جوانانە نەمێنێت من داوام وایە لە هەموو تاچێکی ئەو هاوڵاتیانی خۆمان لە هەموو تاچێکی شاری هەولێر یا شاری سلێمانی هەموو شارەکانی کوردستان دەست بگرن بەو نەرێتە جوانەوە دەست بگرن بەو عادەت و ڕەوشت و جوانانەی کە چەند ساڵە باو باپیرانی ئێمەی لەسەرە بە تایبەتی جلی کوردەواری سەردانی و بابەتە کۆمەڵایەتیەکان خواردنی کوردەواری هەموو ئەو شتانەی کە لە کوردەواریە چەند ساڵە ڕامان کردو بە زندوو ماوەتەوە لە باپیرمانەوە بۆ ئێمە ئێستاکە نەیەڵین دەستێکی خەبیس کە هاتوۆتە ناو وڵاتمان چۆنەیان دەوێ تانە و تەشەرە لەو پۆشاکە جوانە شەرعێدەن بە ناونیشانێکی ترەوە ئێستاکە کە ئەو جلەی کە دایە باپیرانی ئێمە کە دایک و دایە باپیرانی ئێمایان کردە بەریان کە شەرعیترین جل بووە ئێستاکە چەند کەسێکی نەفس نزم دێنتانە لەو پۆشاکە جوانادەن ئێمە بتوانین ئێمەی بە تایبەتی مسلمانان کە ئەرکی سەرشانی ئێمەیە بتوانین ئەو نەرێتە جوانە زندوو بکەینەوە بە زندوێتی ڕای بگرین و گوێ بە قسەی ئەو خەڵکە نەفس نسمانە دەدەین و بەرپەرچیان بینەوە. زۆر جار دەبینین ڕەفتارێک ئەنجام دەیت و ئەڵێم باوی ئەم ڕەفتارە نەماوە جلی کوردی ئاین بڵێ باوی نەماوە گوناحە بەڕاستی و ئەم جیلە وای کردووە کە هەموو شتەکان بە خراپ ببینن کاڵێ باوی نەماوە لای ئەو وەکو خراپ ببینرێت ئێستا من بخۆم لە 88 جلچی کوردیم لە بەکردی هەتا ئێستا پانتۆڕم لەبە نەکردووە ئێستا من دارانە بەشیری گەورە بوون یەک سار نازانین ساواری بخوا بخوای
خزمەتی کوردایەتی و کەلتوری باو باپیرانمان بکەن ئەوە ڕێکە ئەوە باوە. زۆر جار دەبینین تووشی ئەم قسەیە بینەوەڵێ ئەم شتە باوی نەماوە ئەم ڕەفتارە باوی نەماوە ئایا هەر شتێک باوی نەمێنێ کەواتە شتێکی خراپە بۆیە باوی نەماوە؟ بە ڕێی من ئەوەی دەستوری خۆی بوێت ینی لە فکر نەکە دەستوری خۆی کوردەواری بی هەست دەستورێک بیتن بە ڕێی من لە چ خاکێک بژی لە چ خاکێک بی لە چ ژیانێک بی لە چ وڵاتێک بی ئەتوانی دەستوری خۆت هەر بەکاربێنی. واتە پێویست ناکە ئێمە لە خاچی کوردستانین لە یەکێک لە شارە هەرە دێرینەکانی کوردستانین لە هەوڵێت بڵێن باوی جلی کوردی نەماوەیان باوی خواردنی کوردەواری نەماوە. بەڕێی من دەستورێکی کوردەواری زۆر زۆر جوانە پیرۆزە کوردەواری بەخۆی قەدیمیش ئەنی وڵاتەکی زۆر کۆنا مێژوشی کەونە بە من ئەو دەستورێک کە کوردەواری لەبەر دەکا ڕانسۆغەرە و کراسی کوردیە و ئەو شتانە وەچی تایبەتە کەشتەکە ینی کە نەبووە لە هیچ جێشی نییە بەس ئەوە لە کوردەکان زیاتر دێتن و زیاتریش ئەنی بەڕێی من دەستوریان جوانە ئەو دەستورێکی تایبەتە. پێت وایە ئەم شتانە کۆن دەبێ یان باوی نامێنێ قەت؟ بە من چەند شتێک کۆم بیتن دەستوری زیاتر دەمینێتەوە زیاتریش میمتر دەبیت جوانتریش دەبیت تاوان ئەو لە مێژە هەیە شتە. خۆشەویستانم ئەوەی گوێتان لێ بۆ پەیامی هاوڵاتیان بوو لە شاری هەولێر بەشێکی زۆری پێیان وایە زۆربەی ئەو قسانی کە دەڵێن باوی نەماوە یان ئەم ڕەفتارانی دەڵێن باوی نەماوە ڕەفتار و کردداری زۆر زۆر باشن و تووشی ئەو هێرشەی باو نەمانە بوونەتەوە. هیوامان وایە بەرگەی ئەم هێرشە بگرنەوە و بەردەوام بن لەسەرم کارە پیرۆزانەی کە بابوو و پیرانی ئێمە ئەنجامیان داوە. خۆشەویستانم بەم ئەندازە گەشتنە کۆتا یەڵقەی ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ تا هەڵقەیەکتر و بەرنمەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.